ڕای گرسێنە ناوەتەنێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنەکەمان دەست پێ دەکەین. دانیشتنی ژمارەیەکی نائاسایی ڕۆژی دانیشتن 26/2/2019 خولی پێنجەمی هەڵبژاردن ساڵی یەکەم. بەرنامەی کار بە پێی حوکمی بڕگەی یەکەمی مادەی 16 و مادەی 47 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارەیەکی نائاسایی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 26/2/2019 بەم شێوەیە بێت. یەکەم پێکهێنانی لیژنەی کاروباری یاسایی پەرلەمان بە پێی حوکمی مادەکانی 28 و 29 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، پێش ئەوەی دەست بکەین بە جێبەجێکردنی بڕگەی یەکەم لە بەرنامەی کاری دانیشتنی نائاسایی ئەو ڕۆمان، خۆتان دەزانن لە ڕۆژی دووشەممەوە لە 18 مانگ ئێمە داوایەکمان ئاراستەی هەموو فراکسیۆنەکان کرد بەوەی کە فراکسیۆنەکان تا ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەی خۆیان بکەن و ئەندامەکانی خۆیان بۆ لیژنەی کاروباری یاسایی دەستنیشان بکەن. دیارە لەبەر مەبنای ئەو داواکاریە فراکسیۆنەکان هەر لە ڕۆژی سێشەممە دوو جار کۆبوونەوەیان ئەنجام داوە. جاری یەکەم بە سەرۆکایەتی بەڕێز سکرتێری پەرلەمان و جاری دووەم بە سەرۆکایەتی بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان. ئەمڕۆژ بە هەمان شێوە کۆبوونەوەیەکی تر لەلایەن فراکسیۆنەکان بە ئامادەبوونی جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان ئەنجام درراوە. بێگومان پێش جێبەجێکردن لەبەر ئەوەی جێگری سەرۆکی پەرلەمان خۆی سەرپەرشتی کۆبوونەوەکەی کردووە و وردەکاریەکانی بابەتەکە لای ئەوەن، پێمان باشە ڕوونکردنەوەیەک بداتن لەسەر ئەو ئیتیفاقێکە لە نێوان فراکسیۆنەکان کراوە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، هەروەک لە دانیشتنی ڕۆژی 18/2 لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا کاری ئاراستەی سەرجەم فراکسیۆنەکان کرا تا ناوی پاڵێوراوە پەرلەمانتارەکانیان بۆ لیژنەی یاسایی ئاراستەی دەستەی سەرۆکایەتی بکەن. ڕۆژی 19/2 کاتژمێردا لە هۆڵی مادەی 140 کۆبوونەوەی سەرجەم سەرۆک فراکسیۆنەکان بە سەرپەرشتی بەڕێز سکرتێری پەرلەمان ئەنجام درا و تێدا تاوتوێی ئالیەت و میکانیزمی دیاریکردنی ئەندامەکانی لیژنەی یاسایی گفتوگۆی لەسەر کرا. دواتر لە کاتژمێر 12:30 تا کاتژمێر 2 کۆبوونەوەیەکی تری سەرجەم سەرۆک فراکسیۆنەکان بە سەرپەرشتی جێگری سەرۆکی پەرلەمان بەڕێوە چوو. لەو کۆبوونەوەیەدا ڕای دەستەی سەرۆکایەتی پەرلەمانمان ئاراستەی فراکسیۆنە بەڕێزەکان کرد کە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کار بۆ دیاریکردنی ئەندامانی بەڕێز لە لیژنەی یاسایی بکرێ و داواشمان کرد کە مەبدەئی تەوافق و سازانیش لە بەرچاو بگیرێ بۆ ئەوەی بتوانین نوێنەرایەتی زۆربەی هەرە زۆری فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان پێکاتەکان جێیان لە لیژنەی یاسایی بێتەوە لەبەر گرنگی و بایەخی ئەم لیژنەیە. لەناو کۆبوونەوە گفتوگۆکان ڕایەکە بوو کە هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان نوێنەریان لە لیژنەی یاسایی هەبێ، بەڵام بە حکمی بڕگەیەک لە مادەی 110 پەیڕەوی ناوخۆ کە تعریفی فراکسیۆنەکان کراوە، بۆیە ئێمە 15 فراکسیۆنمان وەکو ئەم خاڵە لە ناو پەرلەمانی کوردستان هەیە و ئەندامێتی لیژنەکانیش لە 5 بۆ 11 ئەندامە. دواتر داوامان لە فراکسیۆنەکان کرد کە لە دوڕاو سەرنجی خۆیان ئاگادارمان بکەنەوە بنووسین
و نوێنەران و پاڵێوراوانی خۆیانمان بۆ بنێرن. ئێمە ڕۆژی 19/2 وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نووسراوێکمان بۆ هاتووە لە نێوان فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و فراکسیۆنی حیزبی سۆسیالیست و تێدا هاوپەیمانەتییان ڕاگەیاندووە و پێکەوە بنە 46 کورسی و نووسراوێکیشمان بۆ هاتەبوو لەلایەن فراکسیۆنەکانی کلدان سریان ئاشور ئەرمەن کە لە 6 پەرلەمانتار ئیمزایان کردبوو و هەر شەشیان یەک پەرلەمانتاریان پاڵاوتوو بۆ ئەندامەتی لیژنەی یاسایی. فراکسیۆن و ئەندامانی پەرلەمان لە پێکاتی تورکمانیش بە هەمان شێوە ئەوانیش پێکەوە هەمویان بڕیاریاندا بوو یەک پەرلەمانتار بپاڵێون بۆ ئەندامەتی لە لیژنەی یاسایی. ئێمە ئەمڕۆ لە کاتژمێردا تا پێش ئەم دانیشتنە کۆبنەوەیەکی زۆر گرنگ و لە کەشێکی زۆر برایانە و دۆستانە و بەگیانی دیموکراسیانە لە نێوان سەرۆکی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان بەڕێوە چوو. لەوێش تاکیدمان کردەوە کە ئێمە لەگەڵ مەبدەئی تەوافق و ڕەچاوکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانین. دوای گفتوگۆیەکی مەسئولانە و بە گیانی پەرلەمانی و گیانی دیموکراسی و یەکتری قبولکردن هەم ئالیەتی ناوپەیڕە لە بەرچاوگیرە هەم ئالیەتی تەوافقیش لە بەرچاوگیرە. بۆیە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەوەی کە لەو کۆبوونەوەیە پێیگەشتین ئەوە بوو کە بەپێی ئەو بەرکەوتەیە کە فراکسیۆنە بەڕێزەکانی ناو پەرلەمانی کوردستان هەیەە فراکسیۆنی پارتی و سۆشیالیست پێکەوە 5 ئەندامیان لە لیژنەی یاسایی بەرەکەوت، فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان 2 ئەندامیان بەرەکەوت، فراکسیۆنی گۆڕان ئەندامێکیان بەرەکەوت، فراکسیۆنی نەوەی نوێ ئەندامێکیان بەرەکەوت، فراکسیۆنی کۆمەڵ ئەندامێکیان بەرەکەوت و پێکاتێک کلدان سریان ئاشوریش ئەندامێکیان بەرەکەوت. دواتر لەسەر بنەمای مەبدەئی تەوافق لەلایەن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە کوبوونەوەکە ئەوە خرایە ڕووکە ئەوان بۆی تەوافق هەبێ و نوێنەرایەتی پێکاتەکان هەبێ ئەندامێکی خۆیان لەو 5 بەرکەوتەی کە بەریان کەوتبوو درایە فراکسیۆنە تورکمانیەکان و پەرلەمانتارانی تورکمان. بۆیە ئێستا ئەوەی کە لەو کۆبوونەوەی پێی گەشتین ئەوەیە کە ئەندامێتی لە لیژنەی یاسایی 11 ئەندامە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە لەسەر هێڵبووین لەگەڵیان بۆی ناوی 2 پاڵێورامان بۆ بنێرن هەتا ئێستا نیان ناردوو ئومێد دەکەین لە ئایندەیەکی زۆر نزیک بنێرن. بۆیە نەتیجەی کۆبوونەوەکانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ فراکسیۆنە بەڕێزەکان بەو شێوەیە کە پێکاتەی لیژنەی یاسایی ئێستا بەم جۆرە ڕێککەوتنی لەسەر کراوە. فراکسیۆنی پارتی سۆشیالیست پێکەوە 4 کورسی، فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان 2 کورسی، فراکسیۆنی گۆڕان 1 ئەندام لە لیژنەی یاسایی، فراکسیۆنی نەوەی نوێ 1 ئەندام، فراکسیۆنی کۆمەڵ 1 ئەندام، فراکسیۆنەکانی کلدان سریان ئاشور ئەرمەن 1 ئەندام، فراکسیۆنە تورکمانیەکان 1 ئەندام. زۆر سپاس بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان، بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە پێی ئەو دەسەڵاتەی کە لە بڕگەی 4 مادەی 28 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دراوە بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە دابەشکردنی ئەندامان بەسەر لیژنە هەمیشەییەکاندا بە لە بەرچاوگرتنی توانە و خواست و پێداویستی لیژنەکان ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی بەو شێوەیەی خوارەوە ئەندامانمان دابەش کردووە بەسەر لیژنەکاندا. ئێستاش داوا لە سکرتێری پەرلەمان دەکەین ناوی لیژنەی کاروباری یاسایی بخوێنێتەوە بە مەبەستی دەنگ لە سەردانی. نقطە نیزام هەیە بەڵێ فەرموو. بنای خی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و لە کۆبوونەوەکەشە بەڕاشکاوانە ڕای خۆمان وت ئەمەی کە کراوە لە دوایین فراکسیۆن کە لەگەڵ سووربوونمان لەسەر پاراستنی مافی پێکهاتەکان، بەڵام ئەو 6 بەڕێزەی کە 6 پەرلەمانتارن واتە 6 فراکسیۆنن هەر یەکە و 1 کورسیە لەبەرەوەی کە نەبوون بە 1 فراکسیۆن ناکرێ بخرێنە پێش فراکسیۆنی یەکگرتوو لە تەسەلسولی لائحەی دابەشکردنی کورسیەکانی لیژنەی یاسایی، چونکە بەپێی مادەی 28 لە بڕگەی دووهەمە بە سەریحی ئەڵێ فراکسیۆنەکان نوێنەرایەتی فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان. ئەو 6 بەڕێزە 1 فراکسیۆن نین تا پێش فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بکەون. پاشان بۆ پاراستنی مافی پێکهاتەکان لە لیژنەکانە ئێمە پێشنیاری ئەوەکەین کە بە لائحە هەمواری لائحی بکرێ بۆی کە مافی ئەوان بپارێزرێ بە لائحە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بۆیە بەڕاستی بە پێی سانتلیگۆش بێ کە ئەمە وردەکاری کە لە کۆبوونەوەکەیە ئێمە عەرزمان کرد کە سانتلیگۆ کورسیەک ئەدا بە یەکگرتووی ئیسلامی کوردستان
لە لیژنەی یاساییە بە حەقی خۆمان بۆیە ئەوەی کە ڕووی داوە ئێستا بەڕاستی ئەمە بە پێشێلکاری پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانی ئەزانین و ئیجحافێکە بە حەقی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە لیژنەی یاساییە. زۆر سپاس. بەڕێز دکتۆر شێرکۆ. بەڕێستان ئەندامی پەرلەمانی کوردستان بووینە لە خولی ڕابردووش و پەرلەمانتارێکی ناڵجن. خۆتان دەزانن پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە مادەی 28 بەڕوونی باسی ئەو بابەتەی کردووە و سێف کۆبوونەوەتان کردووە لەگەڵ فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە پێی دستور و بە پێی یاسا بنەڕەتیەکان لە هەرێمی کوردستان اینجا بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەندامەکانی دابەش کردووە بەسەر لیژنەکاندا و بە هیچ شێوەیەک لەسەر حیسابی هیچ فراکسیۆنێکی تر ئەندامی لە لیژنەی یاسایی بەرنەکەوتووە و بەبیر هەموو ئەندامانی پەرلەمانیش دێنمەوە کە خاڵی پەیڕەوی لە مادەی 56 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئیشارەتی پێدراوە. تکا دەکەم هەر ئەندامێک بە ناوی خاڵی پەیڕە و داوای لێدوان دەکاتن پەیڕەوی مادەی 56 بکە. مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆ لە بڕگەی دووەم تەنها سێ حاڵەتی بە خاڵی پەیڕەوی داناوە. یەک، پێشێلکردنی یەکێک لە مادە و بڕگەکانی دەستور و یاسا بەرکارەکان و پەیڕەوی ناوخۆ. دوو، ئەگەر گفتوگۆکان لە بابەتی دانیشتنەکە دەرچوو. سێ، داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر بابەتێک و بڕیاردان لەسەر گفتوگۆکردن لە بابەتێکی تر یان ئاڵوگۆڕکردن لە بابەتێکی تر. سێم، ئەگەر ئەندام بە خاڵی پەیڕەوی داوای ئاخاوتنی کرد بەڵام ئاخاوتنەکەی خاڵی پەیڕەوی نەبوو، سەرۆک دەتوانێت ئاخاوتنی پێ ببڕێت. لە کاتی دووبارە بوونەوەی لەو دانیشتە هەلێکی تری بۆ ئاخاوتن بە خاڵی پەیڕەوی پێ نادرێ. بۆیە تکا دەکەم لە هەموو دانیشتنەکان ئەو مادەیە لە بەرچاو بگرن و لەبەر مەبنای ئەو مادەیە داوای خاڵی پەیڕەوی بکەن. هەر ئەندامێکی پەرلەمانیش کە داوای خاڵی پەیڕەوی دەکا پێش ئەوەی قسە بکە پێویستە ئیشارەت بۆم بەو مادەی پەیڕەو بداتن کە سەرپێچی کراوە. ئێستا بەڕێز دکتۆر شێرکۆ قسەی خۆی کرد و تکا دەکەین بە پێی خاڵی پەیڕە و قسەی بەڕێزیان دووبارە نەکرێتەوە بە هیچ شێوەیەک دەنا ناچار دەبین قسەکانتان ببڕێن. بەڵێ مامۆستا هەورامان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەورامان گەچێنەیی بە پێی مادەی 28 کە مادەکە دەخوێنمەوە بڕگەی یەکەم لیژنە هەمیشەیەکان لە ماوەی 25 ڕۆژدا لە ڕێکەوتی کۆتایی هاتنی یەکەم دانیشتنی پەرلەمان بە دەنگی زۆرینەی ئامادەبوانی پەرلەمان هەڵدەبژێردرێن. زۆر وازەحە مادەکە و بڕگەکە زۆر وازەحە بۆی کە دەبێت سەرجەم لیژنەکان پێکەوە پێشتر ئیتیفاقیان لەسەر بکرێت و لە دانیشتنێکی پەرلەمانە بخرێتە دەنگدانەوە و تەسویتی لەسەر بکرێت و دەنگیان لەسەر بدرێ. بابەتەکەی من ئەوەیە کە ڕوبەڕووی جەنابەتی یەکەمەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان دەمەوێت ڕوونکردنەوە بیت جەنابەت کە ئایا بۆچی ئێستا تەنها لیژنەی یاسایی جیاکراوەتەوە و بە تایبەت دانیشتنێکی نائاسایی پەرلەمانی بۆ ئەکرێ و لیژنەکانی تر هیچ باسوخواسیان لەسەر نەکراوە هیچ ئیتیفاقێکی لەسەر نەکراوە. خۆ ئەگەر بابەتەکە ئەوە بێسبێنێ پرۆژە یاسایە یان پرۆژە بڕیارێک بهێنرێتەوە هۆڵی پەرلەمان و تەقدیم بکرێ، سەرۆکایەتی پەرلەمان پێشکەشی یەکا و تەقدیم یەکا بۆ ئەو لیژنانەی کە مختصن. ئەگونجێ کە ئەو یاسایی کە ئێنرێ ئەم ئەو پرۆژە بڕیاری کە ئێنرێت پێشکەشەکرێ بۆ دەستەی سەرۆکایەتی اختصاصی زیاد لە لیژنەیەک بێواتە نەک لیژنە یاسایی چەند لیژنەیەکی تر پێویست کە قسەی لەسەر بکرێ. ئایا بۆچی جەنابتان دانیشتنێکی نائاسایی پەرلەمانتان تایبەت کردووە تایبەت بە لیژنەی یاسایی؟ بابەتەکەی منیش کە عەرزم کردی و پێشنیارم کرد پڕاوپڕ نوقتە نیزامیە. سپاس مامۆستا هەورامان. بۆ خاڵی یەکەمت لە مادەی 28 لە فەقەڕەی یەک دەڵێ لیژنە هەمیشەیەکان ناڵێ هەموو لیژنە هەمیشەیەکان. ئەگەر بیگوت بە هەموو لیژنە هەمیشەیەکان لە دانیشتنێکی پەرلەمان پێویستە دەنگیان لەسەر بدرێتن، ڕاستە ئەوەی دەفەرمووی، بەڵام کوتوێتی لیژنە هەمیشەیەکان تۆ دەتوانی لە یەک جەلسەیەک لیژنە دەنگ لەسەر بدەی و دەشتوانی لە یەک جەلسە هەر 15 لیژنەی دەنگی لەسەر بدەی، هەردووکی ئاساییە و یاساییە. بۆ خاڵی دووەمیشت کە بۆچی داوای جەلسەی نائاساییمان کردووە، خۆت دەزانی ئێمە ئاراستەمان کردن کوتمان بەبێ لیژنەی یاسایی و بەبێ پێکهێنانی لیژنەی یاسایی لە هەموو خولەکانی ڕابردووش بگەڕێنەوە سەر پرۆتۆکۆل. یەکەم کاری پەرلەمان ئەوە بۆ کە لیژنەی یاسایی پێکهێناوە، لەبەر ئەوەی کاری پەرلەمانی بە هیچ شێوەیەک ئەدا ناکرێتن ئەگەرە تۆ لیژنەی یاسایی دروست نەکەی.
پێویستە پێش هەموو لیژنەکان لیژنە یاسایی دروست بکرێ، اینجا پەرلەمان دەکەوێتە خۆ بۆ ئەنجامدانی کاری پەرلەمانی. ئەوە خاڵێکیان. خاڵی دووەمیان هەر لە ئێستاوە دوای کۆتایی هاتن پێش ئەوەی کۆتایی بەجەلسە بێنم پێتان ڕادەگەێنین کە ئێمە ڕۆژی هەینیەکی ئادارە بە پێی پەیڕە و وەرزی گرێدانی یەکەم لە ساڵی یەکەم لە خولی هەڵبژاردننی پێنجەم دەکەینەوە و لە مانگی یەکەمدا دەست بە تەقدیمکردنی پرۆژە یاساکان دەکرێت لە وەرزە تەشریعیەدا. بۆیە ئەو کارانەی کە کردومانە هەمووی کاری یاساین و هەمووشی بە پێی پەیڕە و ئەنجام دراوە و ڕوونکردنەوە کەش بەو شێوەیە کە پێشکەش جەنابەتمان کرد. ئێستا داوا لە سکرتێری پەرلەمان دەکەین کە ناوی ئەندامان و پاڵێوراوان بۆ لیژنەی یاسایی بخاتە ڕوو بە مەبەستی دەنگ لە سەردانیان. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی حروفی ئەبجەدی ناوەکان دەخوێنمەوە. ئەرشەد حوسێن محەممەد فراکسیۆنی پارتی، بژار خالد عەبدوڵڵا فراکسیۆنی پارتی، جەلال محەممەد ئەمین فراکسیۆنی گۆڕان، خەدیجە عومەر تاها فراکسیۆنی پارتی، ڕووپاک ئەحمەد ڕەحمان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، ڕۆبینە و میلک عەزیز پێکهاتەی کلدان و سریان و ئاشری و ئەرمەن، سارە دلشاد بەکر پێکهاتەی تورکمان، عەبدولسەلام عەبدوڵڵا حەسەن فراکسیۆنی پارتی، کاوە عەبدولقادر حەسەن فراکسیۆنی جوڵانەوەی نەوەی نوێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە بەڕێزتان دەکەم بخەنە دەنگدا. نوێنەری فراکسیۆنەکانە بۆی ببن بە ئەندام لە لیژنەی یاسایی وەکو گوێبیست بوون. ئێستاوەی ڕەزامەندە لەسەر ئەو ناوانە با دەستی بەرزکاتەوە. حەفتا و سێ ئەندام پەرلەمان ڕەزامەندە لەسەر ئەو ناوانەی کە خوێندنەوەیان بۆ کراوە تا زۆرینەی پەرلەمان دەنگی بەو ئەندامانەدا. ئەوەی ناڕەزامەندە با دەست بەرزکاتەوە. 6 کەس ناڕەزامەندە دەن بە دەنگی زۆرینەی ئەندامانی پەرلەمان لیژنەی یاسایی هەڵبژێردرا. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر لێرەوە پێتان ڕادەگەێنین نقطە نظامی هەیە. بەڵێ کاکومێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان نقطەی نیزامنی حەز دەکەم تەنها یەک دقیقە ئەگەر مۆڵەتم بدەنێ. وەکو پێکهاتەی تورکمان زۆر بە زەرورمان دەزانی کە ئەم لێژنەیە پێویستە ڕنگدانەوەی هەموو پێکهاتە سیاسی و پێکهاتە نەتەوەیەکان بکاتن. بۆیە داوامان کردبوو کە ئەندامێکی تورکمان لەم لێژنەیە ئەندام ببیت. سپاسی پارتی دیموکراتی کوردستان و حزبی سۆشیالیستی کوردستان دەکەین کە پشگیری ئەمەیان کرد کە ئەندامێکمان هەبیتن و سپاسی هەموو فراکسیۆنەکان دەکەین کە ئەو تەفەهومەیان نیشاندا بۆ ئەوەی پێکهاتەکانیش لەم لێژنەیە ئەندام ببن. ئەمەش هەنگاویەک و دەستپێکێکی زۆر گرنگە بۆ کاری هاوبەشی و کاری پەرلەمانتاری لە هەرێمی کوردستان. سپاسان دەکەین. بەڵێ کاکومێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە نقطە نظامیە، بەڵام ویستم تا دوای پرۆسەکە قسە لەسەر بکەین. لە مادەی 16 ئەرک و دەسەڵاتەکانی دەستەی سەرۆکایەتی بڕگە 2 باز لەوە دەکات کە خوێندنەوەی کورتەی کۆنووسی دانیشتنی پێشووتری پەرلەمان و پەسەندکردنی ئەوە دوێمین دانیشتنەکە دەکرێت. جاکە کۆنووسەکە نەبوو ئایا بەس لەبەرەوە بوو کە دەستەی سەرۆکایەتی و هەڵنەبژێردرا بوو داوای ڕوونکردنەوە دەکەین. زۆر سپاس. بەڕێز کاکومێت. کۆنووس لە جەلسەی نائاسایی کۆنووسی دانیشتنی ئاسایی ناخوێندرێتەوە. بۆیە لە دانیشتنی ئاسایی کە ڕۆژی جومعە ئێمە ئەنجامی دەدەین و وەرزی گرێدان تێدا دەکەینەوە کۆنووسی دانیشتنی پێشوو دەخوێندرێتەوە. لەبەر ئەوەی دانیشتنێکی نەئاسایی بوو بۆیە کۆنووس نەخوێندرایەوە. سوپاس بۆ بەڕێزتان. بەڕێزان لەبەر پەرۆشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و لەبەر پەرۆشی بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆ ئەوی پەرلەمان زوو بکەوێتە خۆ و دەست بە کارەکانی خۆی بکە، هەر لێرەوە بانگێشتان دەکەین کە ڕۆژی هەینی سعات 11 پێشنیوەڕۆ پەرلەمان دانیشتنی ئاسایی خۆی دەبەستێ بە مەبەستی کردنەوەی وەرزی گرێدانی یەکەم لە
خولی هەڵبژاردننی پێنجەم. تەنها یەک بڕگەی خاڵمان هەیە بە جمعە دەگەن. یەک بڕگەمان هەیە لە بەرنامەی کار. تەنها کردنەوەی خولەکەیە پێڕادەگەن. ئەوەش ئیتفاقی لەسەر دەکەین. ئینشاءالله لە بانگەشتەکە دەکەینە سعاتدا. کۆبوونەوەکەمان هەڵگەر زۆر سپاس.